بەناوی خوای پەروەردگار سڵاتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ بۆ هیوای کە ئەمڕۆتان پڕبێ لە خێر و بەرەکەت لە هەرجەیەک هەن دوور بن لە دەرد و بەڵاو و نەخۆشی. ئەمڕۆ لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ کە سێتەوەرمان بۆ ئامادەکردن دیارە بابەتی یەکەمیان قسەکردنە لەسەر کتێبێک کە باس لەوە دەکات لە بەهشتی شارە زوورەوە بۆ دۆزەخی ناسریە کە بیرەوەریەکێکە لەوانی کە خۆی دیارە لە شارە زوورەوە دەستگیر دەکرێت دەبرێتە ناسریە. ئەم کەسە خۆی نووسری کتێبەکەی بۆیە میوانداریمان کردووە لە تەوەریەکەما بۆی کە سەرلەسەر چیرۆکی ژیانی لەو ساڵانی کە دەستگیر کراوە بکات. تەوری دووەمی بەرنامەکەشمان میوانداری گەنجێک دەکەین کە ناونیشانی بابەتەکەمان وزە شاراوەکانی گەنجە کە ئەم گەنجە دیارە خاوەنی چەندین بەرهەمی جۆراوجۆر و جیاوازن و خزمەتێکی بەرچاوی بە لە بواری نووسین و بە تایبەتی لە کاری بانخوازیدا ئەنجام داوە کە لێرە میوانمان دەبێت لە تەوەری دووەمدا. تەوری سێمیش دەمانەوێت بزانین چارەنووسی ئاوارەکانی کەمپی عربەت بەرەوکوێ دەڕوات. دیارە ماوەی لە ساڵانی 2014 تا ئێستا سێ کەمپ لە عربەت و دەوروبەری هەن کە ئاوارەکانی عێراق و سووریا و شنگال و ناوچەکانی دیکەیان لەخۆ گرت و بۆیە دەوانێت بزانین لە دوای 6 ساڵ لەبوونی ئەم ئاوارانە لێرەسن بارودۆخی ژیانیان چۆنە و چارەنووسیان بەرەوکوێ دەڕاوانی کە گەڕاونەتەوە کامانن و ئێستا کام لە ئاوارەکان ماونەتەوەی ئاوارەی عێراقین یاخود سووری قسە لەسەر ئەو بابەتەش دەکەین کە سێتەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبێت لەگەڵ کۆمەڵێک زانیاری کە بۆمان ئامادەکردن بۆ هیوای چاکۆتایی بەرنامە لەگەڵماندا بن. دەستپێکی پەیامی ڕۆژ دەچینە لای پێشبینی کەشوهەوا.
لە بەهشتی شارەزورەوە بۆ دۆزەخی ناسریە ئەم کتێبەیە کە دیارە ئێستا میوانداری نووسەرەکەی دەکەین کەویش بەڕێز کاک سەرهەد یونس محەممەدە تەشریفیانێ ناوەتیانە کاک سەرە زۆر سپاس خۆ بەخێر بێت دەمەوێت سەرەتا بینەر زیاتر بتناسێت سەرهەد یونسی کە ئێستا ئەم کتێبەی نووسیوە. بە ناوی خوای گەورە و میهرەبان من سەرحەدی یونس محەممەد لە دایکبووی پاییزی ساڵی 1970 لە گوندی شەکرالی گوندی شەکرالی سەر بە ناحی سیروانە لە هەڵەبجێ شەید دەرچووی کۆلیژی یاسا و ڕامێری بەشی زانستە سیاسیەکانم ئێستا لە دادگای بەرای شارەزور لێوێ فەرمانبەرم. سپاس دەکەم. زۆر باشە. ناونیشانی ئەم کتێبە لە شارەزورەوە بۆ ناسریە ڕەنگە زۆر چیرۆک بە بیری خەڵکی تر بێنێتەوە لە ساڵەکانی هەفتاوە شتاکانە لەوەی کە ستەمەکانی ڕژێمی پێشووی بەعس ینی ماڵوێرانکردنی خەڵک ڕاوەدونان گواستنەوە و ڕاگواستن هەندێک گردە چاڵ و ینی ئەم بیرەوەریانیان بەبییر دێتەوە عادەتەن ئەمانش دەبێت لە چوارچەوەی هێر ئەو ستەمانەی بێ کە ڕژێمی پێشووی سەدام کردی بەس دەمەوێت لەو دەرفەتەکە هەمانە هەندێک چیرۆکی ناوم کتێب بمان بۆ باس بکەی هەم بەسەرهاتێک ڕەنگە زۆر جار بە پێنووسینەکانت بەسەرهاتێکی چێژ بەخش یا بە جۆرە لە جۆرەکان هەم خۆش و هەم ناخۆشیشی دیایە. ئەم کتێبە چیمان پێڵێت؟ ئەم کتێبە لە ڕاستیەک کۆی کتێبەکە پانۆرامای ڕووداوی 43 ساڵە بەڵام هەوێن و ناوڕۆکی و کتێبە ئەو بابەتی خۆمانەکە لە ساڵی 1976 بۆ 78 لە زیندانی ناسریە سجن بووین. ئێمە بە حکمی ئەوەی کە خانەوادەی پێشمەرگە بووین باوکم لە ساڵی لە مانگی 1976 چوە دەرەوە بۆ مەفرەد سەرەتایەکانی یەکێتی دوای دوو مانگ هاتن بۆ گرتنی ئێمە خانەوادەی ئێمە کە ئەو کاتە 5 کەس بووین 3 برا و خوشکێک و دایکم لە ئەمنی سیروانەوە هاتن بۆمان دوای نیوەڕۆیەک ئەوە بوو سواری مەسەلەحەیەکی پۆلیسیان کردین و بردێنێن بۆ ناحی سیروان لە ناحی سیروان 5 ڕۆژ ماینەوە 5 ڕۆژ لێ دەست بەسەر بووین دوای ئەو خانەوادەیەکی تریان لە گوندی تەپەتۆڵەکەەوە هێنا ئەوانیش پێشمەرگە بوون خانەوادەی کاک حامیان هێنا لە بەشارەتەوە حامی حاجی خالی ئەوش دوو خێزانی هەبوو یەکی بە مناڵێکەوە هێنایان بۆ سیرۆن بەلای ئێمە 5 ڕۆژ لێ ماینەوە دوای ئەوە معاونی مرکزەکە معاون عەلیان پێوت جێبێکی مەدەنی هێنا بۆی بە سارەی حکومی نەوان گوازنەوە جێبێکی درێژی هێناز هەمومانی سوار کرد و هێنانی بۆ سجنی سلێمانی لە سجنی گەورەی سلێمانی حەشیمەتێکی زۆر لێەوە بۆ بەڕاستی ئەو ڕۆژە چاک لێیادمەوەکۆی ئێستا چونکە من ئەو کاتە 6 ساڵ تەمەنم بوو هەچی خانەوادی پێشمەرگەیە لە قەزا و ناحەکانی ترەوە لە هەڵەبجەوە لە خوورماڵەوە هێنانیان ماڵپوری خۆم لە خوورماڵەوە هێنانیان ئەوان شتەبی سەفایی بوون تقریبا زیاتر لە 20 ڕۆژ لە سجنی گەورەی سلێمانی ماینەوە بەژن و مناڵەوە تەمان مناڵێکی ئەمە هێشتا مناڵ بوو ئێمە گەورەتر بووین ئەو کاتە لە بێشکا بوو ئەو سژنەکە ئەوەنە زۆر بوتیان با بەشێکتان بگوێزینەوە بۆ شوێنێکی کە ئێمە شوێنەکە و کاتە پیانەوت نەخۆشخانەی سیلەکە کاتە ساری قەفەزیان هێنا تەمان بە ساری قەفەزیامیان گواستەوە لەوێ ینی دەرگاکەیان داخست کێشای بەسەری ئەو برا بچووکەمان لە وێنەکە دیارە سەری شکاند یەتر خێزانی کاک حامی پارچێ لە فەقیانەکەی خۆی بڕی و سەری پێچا هیچ نەبوو ینی ئەوەنە زاڵم بوون بردینە بە خەسخانەی سیلەکە بۆی شوێنەکە فراوانتر بێ پاش بەسەر بردننی تقریبان بە سیروانیشەوە 25 ڕۆژ 27 ڕۆژەوانە لە سلێمانی بووین ڕۆژێکیان بەیانێکیان پاسێکی زۆر هات لە گرمەی هات تەمەنێمە گوێمان لێ بوو ژنەکان هەمووی دەستیان کرد بە گریان و پەرستارێک لەو خەسخانە بوو وتی ئەتان بن بە ناسریە ئێتر ژنمناڵ هەمووی دەستی کرد بە گریان ئەتەنزانی ناسریە کوێ نەمانەزانی ئەمە وەکو ینی جاران وەکو ئێستا نەبوو عەولەمە نەبوو ینی لە هەڵەبجە بایتەوە سلێمانی لە سلێمانی غەریب بوویت نەک ناسریە لە باشووری عێراق هەمومانیان سواری پاس کرد تەبعاً دوای ئیجراعاتی خۆیانەوەانە تقریباً پاسی 18 نەفەری هەبوو کاتە
یان و پڕی سی پاس بووین هەموو خانەوادەکان. ئەوە بوو کەوتە ڕێ و قافڵی بینی هەر پاسێک نەژدەیەکی سەربازی لە بەینا بوو، بردینیان بەرەو ناسریە. ئیتر ئێمە فێری ناو ئەو ڕێگە دوور و درێژە نەبووین، بەڵام قاچمان ناو سەرەنەوە سیارەکانی فێری تا گەشتینە ناسریەوە نە ناخۆش بوو بەلامانەوە. تەنانەت دیمەنی ئەو شوێنانێش کە ئەمان بینی هەر غەریب بۆ بەرچاومانە. ئێستا من لە منتیقەی دیوانێ لەوێ ڕۆژ ئاوا بوو، خۆرەکە لای خۆمان لە پشتی شاخەوە ئاوا بێ، بەس لێوە کەوتە سەر زەویەکە. وتم دایکە خۆرەکە کەوتە سەر زەوی، وتی ڕۆڵەوە لە لای خۆمان لە پشتی شاخەوە ئاوا بێ بۆیە کینا هەروە خۆراوە بێ. بەڵێ شەو گەشتینە ناسریە. شەو کە گەشتینە ناسریە بردیان بۆ سژنێکی ئێستا لە بیرمەش 4-5 دەرگای لە سەرێک هەبوو، دەرگای نەزم، یعنی ئاوا بێ بە چەمینەوە بچیتایەتە ژوورەوە. کاتێک کە چوونەوە ژۆرەزانین پڕ لە سژنی عەرەب، سژنە عەرەبەکان هەمووی لەسەر تاوانی ڕەوشتی و ئەم شتانە گیرابوون، بەشێکیشی هی ئافرەتان بوو. کاتێ ژن و مناڵی کوردی ئەمەیان بینی زۆر ناخۆش بەلایەنەوە، وتیان ئەم سژنە خاڵی نەبێ ئێمە ناچینە ئەم ژوورانە. ئەوە بوویتر وتیان کەفی خۆتانە لەو حەوشا بن. لە حەوشەکە بۆ ماوەی 3 شەو و 3 ڕۆژ لێو بووین بەبێ نان و بەبێ ئاو، تەنانەت نانەڕەقیان هەڵەدا. نانەڕەقە بۆی دەسی بۆ بەری تۆمانە، هەر ژنێکیش دەسی بۆ بر بە سۆندە لیانەدا. یعنی 3 ڕۆژ وەکو تەعزیبی نەفسی. دوای ناچار بوون سژنەکەیان چۆڵ کرد. چۆڵێنکە خستیانە بەشێکی تر، ئەو ژنانێش کە لێو بن خستیانە بەشی پشتەوە، یعنی 2 حەوشی هەبوو سژنەکە، ئەم دی و ئەو دی و. ئەمجا ئێمەش حەشیمەتێکی ئەوەنە زۆر بووین، سژنەکە جێگەمان نەبوو، یعنی ئەم ئەو ژوورەی ئەمەی تیا بووین، ژوورێکی 5/6 و ئەوانە نازانم 5/5 بوو شتێکی ئاوا، 80 کەسی تیا بوو، یعنی وەکو پولی دۆمینە هەمووی هەڵچنرابوو لەسەر یەک. جگە لەوەش لە پیس و پۆقڵەکەی، ینی ئەسپێ هەر ڕێگایە کرد لەسەر ئەو بەتانیانەکە لێوەدانرا بوو. ئێمەش پیس و پۆقڵ و چەند 20 ڕۆژە کەس حەمامێکی نەکردووە، کەس هیچی. لەوێ هەر تووشی سکچوون بووین، تووشی نەخۆشی بووین. بیرمە ینی شوێنێکی خۆشترین شتیانە بوو ئەو سژنە. سۆندەیەک هەبوو لە بەربەلوعەکە، دایکم ئێمەی داینە بەری سۆندەکە، ئاوێکی ساردی کرد بە سەرمانە، سابون هەر کەفی نەیە کرد. هەرەوە تۆزێ هەر بۆنمان خۆش بە گینا بۆ پاکۆتەمیزی نەبوو. هاتینەوە ئیتە قژمان هەمووی درێژ، هەر مناڵ وردە وردە قژی درێژ هەبوو، ئیترەوە بەرەو 2 مانگ و 3 مانگ و تا ئەوەی هەمووی نەخۆش کەوت، تووشی سوکچۆن بوو، تووشی پەتا بوو، خەڵک مرد. لەو کاتێشا کە ئێمە لەناو ئەو سجداین تەمان چەند خێزانێکی پێشمەرگیش لەوێ، یەکیان لەوانە پوری خۆم بوو، لەوێ کاتی مناڵبوونیان نزیک بوویەوە. هەر لێوا پورم لەناو ئەو سجنا لەناو 80 کەسە لەوێ مناڵێکی و کەس نەیبرد، یعنی داوایان کە ئیسعافێ بێنە بیبەن بۆ نەخۆشخانە، خوانەکە شتیوان نەبوو. ئێلا ئەبێت لێوا کەفی خۆتانە ئەمری نامرن. چەند مانگ؟ چەند یەکمانەوە تقریبان 3 مانگ لەو سژنە ماینەوە، پیانەوە سژنە بۆگەنە، ینی بۆگەنێکی ناخۆش، یعنی تعزیبێک ئەگەر ئێستا بووایە باوەڕ بکە، چونکە هەرچی نوخبەی پێشمەرگە و سەرکردە بۆ کاتە خێزانەکانیان لێوە بوو. ئێستا یان ناوەڕاستی هەشتاکان بۆ ئێمە یەکەم دەستی ئەنفال بووین، ئەنفالەکەیان لە 100%. بەڵام کاتە هێشتا سەدام جێگری ئەحمەد حەسەن بەکر بوو، ڕژێمەکە ئابم توونەتیژە نەبوو بەم شێوە. ئەوە بوو 3 مانگی ڕێک لە ناو سژنە بۆگە نەماینەوە. من برایەکم لەوێ دوای ئەوەی کە پورم ئەوە مناڵێ بوو، ئیتر برایەکی منیش ئەو کە لە بێشکا بوو نەخۆشکەوت، هەرچی کردیان بە هاوار و ئەمانە مناڵە بەرن بۆ نەخۆشخانە و خەریکە ئەمرێ هیچ کەس گوێی نەگرت، تا ئەوەی ئیتر تەواو سیز بوو. هاتن دایکمیان برد بۆ نەخۆشخانە، زانیان دیتر ئەمرێ بردیان بۆ نەخۆشخانەیەکی ناسریە. کاتێک گەیشت بوونەوە دکتۆر فەحسی کرد وەمانە و مناڵە تەواو بووە، درەنگی ناتوانێت، درەنگی چی نانێشتە بیێنین. لێ وفاتی کردووی دایکمیان و ڕاکیشا باچین بۆ مەیتخانە. دایکم وتی وەڵای نایم هەتا نەچمەوە ئەو سژنە، ئەم مناڵە نایم بۆ مەیتخانە.
وتبیان سوودی نییە ناڵن ڕێگە نادەن بچیتەوە ناو ئەم سجنە بە مناڵە مەیتەوە ئەو بوو هێنا بیانە بەری سجنەکە لەوێ لە نیۆڕۆ هەتا بانگی مەغریب ئەم ناڵێ لە باوەشا بوو بە مردووی کەس نییە ینی بەزەیەک نەبوو ئەم ناڵی لێسێنێ یا بێنێتە ژوورەوە بڵێ ئاتە فەرموو لەگەڵ هاوڕێکان تاکە و بابی بێن بە قەبران ئەو بوو تایوەرە لە کات پێش بانگی مەغریب بەرپرسی زیندانەکە هاتووتی بە 5 دقە بیکەنە ژوورە و دوای بێنە دەرەوە ئەوە بۆ 5 دقە هێنانە دوڕێتر بوو بە شین و گریان و شەیپورۆوانە دوایە دایکمە هێنایە دەرەوەتیان با بچین بۆ مەیتخانە ئەوە بوو هێن بردیان بۆ مەیتخانە دایکم لێ قسبیانە ناو چەکمەجی ساردکەرەوە دڵی نهاتبوو بەجێ بێڵێ هەچی پەلیان ڕاکێژاوەتی بەخوا نایم جێ نایاڵم لەو کاتە کە پۆلیسەکان جیانێشت بوو لە مەیتخانەکە ترسێ چوە دڵی بە قیژە ڕای کرد بووە دەرەوە ئەو شۆکە تووشی دایکم بوو ئێسیش هەر بەسەریەوە ماوە یعنی سە تەمەنی ئێمە لە ماڵە دێن بە لێ دایکمە کەس ناوێرێ خەبەری کاتەوە ئاوا چونکە یەکسەر هەڵ ڕاپەڕێەوە هەر لەو کاتەوە توش بۆ لە سزنە زۆر باشە کاکسەر بەڵێ بێزگەکەی دیکە دوای ئەمە شوێنەکەمان وتیان شوێنێکی باشترتان بۆ دابینەکەین هەر لە ناسریە ئەوە بوو دوو جەمەلۆنی گەورەیان خاڵی کرد شوێنی حوشتر بوو لەوە ڕاندنی حوشتر شوێنەکەیان پاکرد بوویەوە حەسیر ڕێژیان کرد بووە حەسیر هەبوو ئێمەیان گواستەوە بۆ ئەو شوێنە بەعزێ ماڵیشیان گواستەوە بۆ ناحەی شەترە و ڕەفاعیە دوو ناحێ بوو لەوێ تری ئێمە بەشی ئەوەی خەڵکی مەتیقی سلێمانی و هەڵەبجە و شارە زۆر بوو خستیانە بەشێک لە جەمەلۆنەکە ئەوەی خەڵکی ڕاپەڕێن و ڕانێ و قەڵازیە و منتیقە بوو خستیانە بەشێکی تر وە دوو کللتوری لێک تقریبان تۆزێ جیاوازتر بوون لێک لەوەی تر ئێمە لەو سژنە دوای ئەوەی کە و برایشمە نەخۆشکە من نەخۆش کەوتم لە ڕاستیە هەرە وەکو ئەو کەوتمە سەر جێگەی مردن بەس ئەوە بوو خی گەورە تەمەنەکەی هێشت بوومەوە گینا منیش لێوە بۆ مێسا زادایکمیان بردە و کاتە بۆ ئەوم بێر نەچێ بردیان دوو کرێکاری بەلەدێ لەگەڵ یا چون لەگەڵ و پۆلیسا لە بینی ناسریە و بەسرا لێ گۆڕستانێکە لەوێ مناڵەکان بە خاک سپاردویم زادایکمیان هێنایەوە ئێستا لەوەیە هەسێ هەر لەوێ ئەزانن لەکوێ قەبرەکەی شوێنەکەی نازانی ناوەڵە شوێنەکەیمان بزانێ ئێستا خۆش بووکو ئەو ئەنفالان ئەمە سەر بیمان هێنایەتەوە بێرە دوای ئەو منیش نەخۆشکە بودم بە هەمان شێوە ئەوە بوو خی گەورە نێکوشتم لەوێ تقریبان سێ جەژنی ڕێک لەو سزنا بووین ئەوەی کە شتێکی خۆشم بێرکەوێتەوە لەوێ باجی بەدرێ هەبوو خوشکی دکتۆر ڕەزا بوو لە خورماڵ دکتۆر ڕەزا سەرکردێ بوو باجی بەدرێ هەرچی وەرەقە و کاغەز و شتی کۆنی کۆ کردەوە لە سزنەکەوەتی بە ئاگری نەورۆز بکەینەوە لە 23/77 ئێمە مناڵ بووین هەمووی خڕبووین لە دەوری و ئاگرێکمان کردەوە لە حەوشاوە سووردی خستە سەر زمانمان و ئەمە بڵێن و پۆلیس پیازانی بە سۆندە هاتن بۆی ئاگریان کوژاندەوە مەسین ئاویان پیا کرد و بازی بەدریان فڕاند و محاسبیان کرد لەسەرەوە وتیان لێرێژ واز نایەنێن لە شۆڕش دوای ئەوە لەو سجنا بووین دەلاکێنێ ناوە ڕۆژێکیان سەریان چاک کردین سەرمان هەموو 3-4 مانگ نەتاشرا بوو باش بوو تۆ تقریبان بۆ ئەو پاکوتەمیزی ڕووی تێکردین حەمامێکیان بۆ دایانیان هەر عایلەیەک بۆ ماوەی هەفتەی ڕۆژێک لەو حەمامە خۆیان پاکوتەمیزە کرد دوای ئەوە خۆراک ئەمە نەبوو خۆمان خۆراک لێن خۆراکیان تەوزیع کرد خۆراکەکە ماوادی خراپیان تێ کرد سژنەکە بەعام هەموو نەخۆشکەوت تووشی سکچون و ناڕەحەت و پەتا بووانە چۆن گەڕانەوە کاکسەرەت کاتکەمە من دەمێت بە سەریایی گەڕانەوە باشە گەڕانەوە کە ئەوە بوو هەر پێشمەرگەیەک پێشەوە ئەگەر تەسلیم وایەتەوە خانەوادەکان بەرەدا یا شەید وایە ئێمەوە بوو باوکمان هەر لە شاق بوو تا عەفواتێکی درا عەفواتێک درا کە هەمومان بەیەکەوە بڕین جا 3 ڕۆژ پێشەوەی کە عەفواتەکە بدرێت دایکم خێوێکی بینی پوریشمەر خێوێکی بینی دایکم بە شیعومەری بیارەوە قودسە سیڕهو بینی بووی بە پاڵ بە گۆچان زیندانەکانی هەمووی کرد بۆ دەرەوە ئەگەڕاو بە پیاوەکان تیانی شەڵا باشکم خۆی گەورە دەرویەکمان لێ بکاتەوە دو 3 ڕۆژ دوایەوە بەیان خوێنرایەوە کە ئێوە تەواویتر بەربوون وەچنەوە بۆ کوردستان و
ئەو بوو هاتینەوە پاسییان بۆ گرتین و هاتینەوە بۆ هەمان سژنی سلێمانی هەتا ئەورا قوشتین تەواو بووانە بۆ بەیانی هەر خانوادێ پاسێکیان بۆ گرت بۆ زێدی خۆی بۆ شێوە هاتینەوە لە دوای چەند مانەوە لە سجن ساڵێک و 3 مانگ و 11 ڕۆژ ینی تقریبا 467 ڕۆژ لەماوەی ئەم ساڵەدا کەس و کار توانیوێتی بە دۆراشون هەم بۆ بکات بەڵێ باپیرم هەردوو باپیرم بڵێن ئیتر بە دوواداچوونیان کرد بۆ هاتبوون بۆ بەغا لە بەغا باپیرم لەگەڵ هۆشمانی حەسەن بەکجاف لەوێ ئەو شارەزا بوو هێنا بووی تقریبا شار بە شارگەڕابوون تا عمارە و کووت و ناسریە و هەتا گەشت بوون لە ناسریە لێ ئێمەیان دۆزی بووە تەمان مواجر نەبوو هەر دۆزینەوەکە بوو زانی بڵێن کە ماون و لێرە بەڵێ کە ماوین و لێوێن دوایەوە چەند کەسی تریش هەروە هەرێکی خزمی خۆی ئاوە سۆراخیان کرد بووین زۆر باشە بەڵێ ئەو چەند دقیق کە ماوە من دەمەوێت بزانم ئەم پانۆرامای ئەم ڕووداوانی کە کۆت کردووەتەوە لە ساڵەکانی هەفتا بەسەر کووردا هاتووە چ پەیامێکمان بووەدا بۆ ئەمڕۆی دەسەڵاتی هەرێمی کوردستان بەڵێ لە ڕاستیە ئەمەوێ بڵێم کە ئەو ڕووداوە مێژووی کە من تۆمارم کردو لەو کتێبە ڕووداوە کە پێوەستە بە ئێستای ئەمڕۆوە چونکە شۆڕش بۆچی کرا شۆڕش بۆ ئەوە کرا کە لەو کاتێک کە ئەم شۆڕشە کرا حکوومەتی باز زیاد لەوەی زیاتر پێبەخشین کە ئێستا ما پێمانە بەخشن لە ڕاستیە کارتی کوشت و کاڵکردی ئابووری هەمووی لە گەشا بوو ئەو کاتە کە شۆڕشگا تازە کارەبا بۆ دیاهاتەکان کە تازە یعنی حکوومەت تراکتۆری تراکتۆری کشتتوکاڵیەدا کەرتی کوشتتوکاڵی هەمووی لە بژانەوە بوو لەو کاتە ئەم شۆڕشە کرا ئەبێ خۆ لەمە زیاترمان بۆ بکەن بەڵام بەداخەوە کاتێک کە شۆڕش کراوە هاتن لەسەر دەسەڵات ئەمەیک لێ دەرچووکە ئەمڕۆیی بینین یعنی هەمووی بووە بە بازرگانی سیاسی قۆرەخکار بازرگانێک نەبەستان دەری جیهانی بازرگانی بکات و سیاسەتیش بکات بازرگانێکی قۆرەخکارە میلەتەکەی کوشتووە هەرچی مەوادی ئەکسپایری جیهانی هێناوێنە لە بازاڕی کوردستانە بەسەرێما ساغ بۆتەوە جگە لە دەرمانی ئەکسپایر و جگە لە خواردن لەم هەموو شتانە ئەمە پێمانەڵێ کەش ئەم شۆڕشە نازانم شۆڕ ئەو هەموو قوربانی لە پێناوەدرا ئەو هەموو شەیدە ئەو هەموو ینی من هەر لە خانوادەی خۆمانەوەیگرم باوکیشم دوایەوە 2 مانگ هاتینەوە بۆ شارە زۆر باوکم شەید بوو ئەم هەموو قوربانی لە پێناوی چیە لە پێناوی دۆخێکی باشترە ئەبایە بکرایە بەس بەداخۆ ئێستا گەشتین بەم ڕۆژە خەڵک سەدامی پێ باشترە ئاخر معقول نیە سەدام باشتر بێت لەمان سەدام ئەمە ئاستی سەدامە ئەمانش ئاستی کورد بۆ بڵێن کورد ئەوە نەدا بەزیوە سەدام بەرز بۆتەوە لەو هەستە معقول نیە خەڵک وەسفی سەدامەکە سەدام ئەنفالی کرد دیانی دڕندەترین ڕژیم لەسەر زەویە سەدام حوسێن بووە ئێستا خەڵک لۆمەی وەسفی ئەوکەوە لۆمەی کوردەکات خەڵک لە پێناو چیاوە قوربانیەی تحمل دەکرد ئەو سەختی و ناڕەحەتی و زیندان و دەربەدەری تحمل لە پێناوی خاک و نیشتیمان هەبوو هەمووی وەکو ئێستا نەبوو خەڵک ئینتیمای بۆ نیشتیمان نەمێنێ لە ڕاستیە یعنی خەڵکی لادێ مۆسا سەرەت چاوەڕێتانە کرد تەنانەت بەرپرسە بۆنمە پێشمەرگەکانیش کە ژن و مناڵەکەیان بەم دەردە دەبرا کە ئێستا لە چیرۆکەکانی جەنابتا هەیە بەڵام ئێستا هەر هەمان پێشمەرگە کە ئێستا بوونەتە بەرپرسیانی ئەم هەرێمی کوردستان ڕەحم بە مێژووی ژن و مناڵەکانی خۆشیان ناکەن نەخێر یعنی مێژووی خۆیان ناشرین کرد بە تاکید یعنی لەوانەیە منەڵێم خۆزگە کۆمەڵێکیانەیە شەید بوونایە بۆی هەر بەم دەموچاوە دزێوە نەمان بینینایە ئێستا زۆر سەرکردا هەیە زۆر بەڕێزەوە شەید بووە ئەمانەوەڵێن لە پێناوی خاکوونیشتمانە شەید بووە ئەوانە هێشتا خەڵک ڕەحمەت بۆ ئەوانە نێرێ ئەمان بەڕاستی ئەوەنە ناشرین بوون ئەوەنە دەموچاوەکان ناشرین بوو هیچ حب و ئینتیمایان نەماوە خەڵکیش بۆ نیشتیمان نەیماوە یعنی ئێستا کەس دڵسۆزی بۆ نیشتیمان نەماوە لە ڕاستیە خەڵک مانعی نییە هەر وڵاتەکەی خۆی کاورکە ئاگری پێوەنێت ئاگر ئەمە لە پێناوی چییە خەڵک بۆ مانوێتی هاتە سەر دروستی کرد ئەم شۆڕشە زۆر باشە بە دیارە سەرقاڵی نووسینەوەی پانۆراکانی یا ئەو ڕووداوانی کە لە ڕابردوو ڕویانداوە تا بە ئەم ڕۆژ لە 2010ەوە بەرەو ئەملایە ئەو ڕووداوانی کە لە ئەو بارودۆخە سەختەی لە هەرێمی کوردستان لە 2014 دروست بووە ئەمانە چی ئەمانە هیچ یاداشتەکەی دیان نووسیتەوە وەڵا هەب بەردەوام لە یاداشکردن من لەو کاتۆ کە دەستم پێ کردو هەر لە هەشتاکانەوە تا ئێستا هەموو ڕۆژەشتە نووسمەوە هەموو ڕۆژێ ئێستا تەنانە ڕووداوەکانی ئەو حاڵەتەکانی کۆرۆنای شارە نووسمەوە هەموو ڕۆژێ داتاکان وەرەگرم تۆمارێکم ئەم بۆ داهاتوو بابمێنێ ئەم پەتا ڕووی کورەتە کوردستان و یا ئەو ڕووداوە سیاسیانەی ئێستا ڕووەدا هەمووی لە لای خۆم تۆمارەکەم
چیمان پێڵێت زۆر بە کورتی ئەوەی ئەمڕۆ لە کوردستان چیمان پێڵێ بەراورد بەو دەستپێکی کە لە کتێبەکەی دەست پێ کردووەواتە لە دەستپێکی نووسینی خۆتا و ئەو چیرۆکە تاڵانەی کە نووسی وتەنەوە بەڵێ چیمان پێڵێت وەڵا ئەوڵێم ئەو کاتە دەربە دەربووین بەس ئێستا لە ماڵەکەی خۆمانە دەربە دەرەبین لە ماڵی خۆمانە بەڵێ بە تاکیدی ئەمە بەڕاستی من وەکو پێشتر وتم ئەو کاتەی کە شۆڕش دەست پێکرا خەڵک زۆر ینی لە ڕووی ئابووری لە ڕووی پیشەسازی لە ڕووی هەمانە زۆر لە پێشتر و تا ئێستا معقول نیە ئێستا وڵات هەمووی بۆ بەکاربەر جاران خەڵک هەمووی ئیشکەر بوو لە وڵاتەکە هەموو کەرتەکانی لە ئیشا بوون تەنانەت خۆزگە توێژینەوەیکی کاک محەممەد غەفور شەریفی هەڵەبجەیی لەسەر ئەو مەتیقی هەڵەبجە کردوێتی یعنی وڵاتێکی گەشە سند و تەنانەت کشت و کاڵەکەی بەشی ناوچەی سلێمانی هەمووی کردووە هەمووی لە کارا بووە ینی کارگەی توتن لە هەڵەبجا هەبووە کارگەی جگەرە لە سلێمانیا هەبووە کارگەی ترمانە بە ڕستن و چنین هەبووە ئێستا ئەمە هەمووی نەما هەمووی بۆ بە بازرگانی و لە دەرەوە یان تەنانەت مەسینە و سۆندێشمان لە دەرەوە بۆیانن معقولە ینی سەوزە و تەماتش لە دەرەوە بێت لەم زەوێ بە پیتەی ئەم وڵاتە من دەرفەتم نەماوە کاکسەر دیارە بەدڵنیاییەوە ئەم پانۆراماکان زیاتر وەردەگرن و هەم ئەو چیرۆکی کە بەسەر ئێوە خێزانتان هاتووە زۆر سپاس بۆ دەرفەتی بێمە بەخشی سپاس دەکەم سپاس دەکەم ئایزان دەچینە لای ناوڕێک و دواتر پێتان دەگەینەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافیزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە
تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. تازە زاوایەکی تەمەن 22 ساڵ لە گوندێکی ناحیەی شێخ تەویل لە قەزای کەلار ئێوارەی ڕۆژی ڕابردوو بەهۆی هەورە بروسکەوە گیانی لەدەستدا. ئاکۆ فایق کە تەنها مانگ و نیوێکە ژنی هێناوە مەراسیمی هاوسەرگیری ساز کردووە. ئێوارەی دوێنێ کە سەرقاڵی نۆژەنکردنەوەی مزگەوتی گوندەکەیان بووە بەهۆی هەورە بروسکەوە گیانی لەدەستدا. ئاکۆ سەرقاڵی کرێکاری بووە. ڕۆژی ڕابردوو لەگەڵ چەند کرێکارێکی دیکە کاری لا نۆژەنکردنەوەی مزگەوتی گوندەکەیان دەکردو. لەو کاتەدا لە سەربانی مزگەوتەکەدا هەورە بروسکەلی دەدات و گیان لەدەست دەدات. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بۆ ساڵی نوێی خوێندن پێویستە قوتابیانی پۆلی 12 بەگشتی بە شێوازی ئامادەیی لە ناو پۆلدا بێت و بڕیاری نوێژ لەسەر پۆلی یەکی بنەڕەتی دەردەکرێت. بەپی ڕاگەندراوێکی وەزارەتی پەروەردە ئەنجومەنی وەزارەت بڕیار دەدات لەسەر دیاریکردنی ڕێکەوتی دەستپێکی ساڵی نوێی خوێندن بە شێوازی ئەلکترۆنی و ئۆنلاین. وەزارەتی پەروەردە ڕایگەیاند دەستپێکی ساڵی نوێی خوێندن بۆ قوتابیانی قۆناغی 12 ئامادەیی بە هەموو بەشەکانیەوە لە خوێندنی حکومی و ناحکومی بە شێوازی ئامادەبوونی تەواو لە ناو پۆل با گوێرەی ئەو ڕێنماییانەی وەزارەتی تەندروستی دیاری دەکات پاش کۆتایی هاتنی خولی دووەمی تاقیکردنەوە گشتیەکان. میکانیزمی پشتیوانیکردنی قوتابیانی قۆناغی یەکەمی بنەڕەتی و چۆنیەتی ئاشناکردنیان بە ژینگەی قوتابخانە پرسێکی دیکەیە کە ئەنجومەنی وەزارەت ڕێنمایی پێویست لەسەری دەردەکات. لە ناوچە سنووریەکانی سەردەشت سێ کۆڵبەر بە تەقەی هێزانیەکانی ئێران کوژران. لا پارێزگای ورمێ لە ناوچەی سنووریەکانی سەردەشت لە کاتی کۆڵبەریدا سێ کۆڵبەری کورد بە تەقەی هێزانیەکانی ئێران کوژران. بەپێی زانیاریەکان ئەو سێ کۆڵبەرن بە ناوەکانی زانست حەسەنزادە و زانکۆ ئەحمەدی و سروش مەڵکاری تەمەنیان لە نێوان 20 بۆ 25 ساڵە. سێ باشترین زانکۆی عراق دەستنیشان کران کە هیچ زانکۆیەکی هەرێمی تێدا نییە. دامەزراوەی تایمزی بەریتانی بڵاوی کردەوە بەپێی پێوەرەکانی توێژینەوەی زانستی، بنەماکانی فێرکردن و پێگەی نێودەوڵەتیان، زانکۆی بەغداد، زانکۆی تەکنۆلۆژی و زانکۆی بەسرە لەناو لیستی باشترین 1500 زانکۆدان لەسەر ئاستی جیهان. دامەزراوەی تامزی بەریتانی یەکێکە لە دامەزراوەکان کە زانکۆکانی جیهان بۆ باشکردنی کوالەتی خوێندن ئاستی زانکۆکان پشتی پێدەبەستن و دامەزراوەکە بۆ دیاریکردنی لیستی ساڵانی ڕیزبەندیەکان پشت دەبەستێت بە چەندین پێوەر، لەوانش بنەماکانی فێرکردن، توێژینەوەی زانستی، پێگەی نێودەوڵەتی، گرنگیدان بە پیشەسازی و چەندین بنەمای دیکە. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە بەغدای پایتەختی عێراقەوە پشتیوانی خۆی بۆ هەوڵەکانی مستەفا کازمی بۆ پاراستنی سەروەری عێراق ڕایگەیاند. لە کۆنگرەی ڕۆژنەمەوانی هاوبەش لەگەڵ مستەفا کازمیدا ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا وتی تاوتوێی هاریکاری سەربازی نێوانیان لەگەڵ عێراقدا کردووە بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی ڕێکخراوی داعش. ماکرۆنەوەشی خستە ڕووشەڕی دژ بە داعش بەردەوامە، ئەوان پابەند دەبن بەو هاوپەیمانیەتی دژی داعش پێکیان هێناوە، بەڵام لە چوارچێوەی ڕێککەوتن و پرۆتۆکۆلێکدا کە ڕێز لە سەروەری عێراق بگیرێت. لە کۆنگرەکەدا ماکرۆنەوەشی نەشاردەوە پشتیوانی هەوڵەکانی کازمی دەکەن بۆ بەهێزکردنی سەروەری عێراق و پەخستنی پێگەی سەرجەم هێزە چەکدارەکانی عێراق. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراقیش ئەوەی ئاشکرا کرد لەگەڵ ماکرۆن تاوتوێی پرۆژەی بەکارهێنانی وزەی ناوەکی بۆ بەرهەمێنانی کارەبا و پرۆژەکانی دیکەش لاژێر چاودێری و سەرپەرشتی دەستگای وزەی ئۆتۆمی نێودەوڵەتیدا کراوە و ئەو پرۆژانش دەبنە هۆی دروستکردنی هەلیکار و چارەسەرکردنی کەمی کارەبا لە عێراقدا. دۆناڵد ترامپ داوای وادەی دابەشکردنی ڤاکسینی کۆرۆنای خستووەتە پێش هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ئەمریکا و داوا دەکات لە مانگی 11 ئەمساڵ لە وڵاتەکەیدا دەست بە دابەشکردنی بکرێت. سنتەری کۆنتڕۆڵکردن و ڕێگریکردن لە نەخۆشیەکان لە ئەمریکا بڵاوی کردەوە داوا لەسەر جەم ناوەندە جیاوازەکانی وڵاتەکەیان کراوە هاوکار بن بۆ دابەشکردنی ڤاکسینی کۆرۆنا لە سەرەتای مانگی 11 ئەمساڵدا. ڕۆبێرت ڕێدفیلد بەڕێوەبەری سنتەری کۆنتڕۆڵکردن و ڕێگریکردن لە نەخۆشیەکان لە ئەمریکا ئاشکرای کرد هەموو ڕێگاکان دەگیرێنە بەر سەرجەم ناوەندە جیاوازەکانی وڵات دەخەنە کار بۆ ئەوەی با شێوەی کردەی لەو بەروارەدا بتوانن ڤاکسینی کۆرۆنا لە وڵاتەکاندا بڵاو بکەنەوە.
بڵاوکردنەوەی ڤاکسینی کۆرۆنا لە ئەمریکا بە پێ و بەرواری دیاری کراوە دەکاتە 2 ڕۆژ پێش هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ئەمریکا کە چاودێرانی سیاسی زیاتر وەک بانگەشەی ترەمپ بۆ هەڵبژاردنەکە لە یەکی دەدەنەوە. گرنگترین هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن پاش ناوبڕێک دەچینەوە لە پەیامی ڕۆژ پێتان دەگەینەوە. بینەرانی عزیز وزە شاراوەکانی گەنج تەوەری دووەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. میوانداری گەنجێکی لێهاتوو و خاون بەهرەیەکی تایبەتمان کردووە کەویش بە ڕێز مامۆستا نیهاد جەلال لە مامۆستا زۆر سوپاس بەخێر بێت. پێشەوەش بچینە ناو بابەتەکەوە دەمەوێت سیڤیەکمان لەسەر مامۆستا نیهاد ئامادە کردووە لەسەرەوەی کە توانە و لێهاتوویەکانی بە تایبەتی لە بواری وەرگێڕان و نووسین با پێکەوە بینەری سیڤیەکە بین. دووارە سپاس مامۆستا بەخێر بێت. زۆر سپاس. دەمەوێت لەوە دەست پێ بکەم. دەستپێکی نووسینت باوەڕت دەکرد لەوەی کە ئەم هەموو ڕۆژێک ببیتە خاوەنی ئەم هەموو بەرهەمانە؟ بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان بۆ کەناڵی ئاسمانی پەیام دەستخۆشتان لێ یەکەم جێی ڕێز و گەورەی ئەم هەڵوێستی جەنابتان کە گرنگیەک بە نووسەران وەرگێڕان و بە تایبەت بەشی گەنجان بدەن. حقیقەتەن من سەرەتای نووسین کە دەستم پێ کرد لە چاوەڕوانی وا و تەنیا بتوانم لە تەمەنما یەک دوو کتێبێکم هەبێ ئەویش بە وەرگێڕان پێشکەشیکەم. بەڵام تر دیار بوو خی گەورە کار ئاسانی کرد کۆمەڵی هۆکار بوو ناهۆی ئەوە یەکێک لەوانە ئەو شاڵاوە زۆرەی کە ئەکرایە سەر موسڵمانان و منیش خۆم بە بەشێک لە موسڵمانە نەزانی ئەمە وای لێ کردم خەو لە چاوم بزڕێ بتوانم بە بەردەوام ماندووبوونێکی زیاتر خەرجکەم. دوو هەمیش کۆمەڵێکی زۆر مامۆستا و کەسانی دڵسۆستوانیان پاڵپشتوهان دەرم بن ئەلحەمدولیلا توانیم درێژەی پێ بە. بەرهەمەکانت پێم وایە وەرگێڕانەکان 25 بەرهەمەوە بەرهەمی نووسینی خۆشت 15 بەرهەمە هەمووشی لە بابەتی فکری و پەروەردەیی و بانخوازی ئیسلامین. گرنگترینیان تازەترینیان ئەوانە چین و پەیامە چی هەیە بۆ گەنجانی ڕەنگە شتێک لە ناخی خۆیانە دۆزی بێتانەوە لە نووسین بەڵام نەکەونە سەر سکەی نووسین و کۆکردنەوە و وەرگێڕان و ئەمانە. حەزەکەم سەرەتا وەڵامی پرسیاری دووەم بدەمەوە کە فەرمووت. یەکی لە مشکلەکانی ئێمە گەنج لەم وڵاتە ئەوەیە کە هەمیشە خۆمان بە پاشکۆ ئەزانین و ئەزانین شتێک ئەگەر پێشتر نەکرابێ دەستی بۆ نەبرابێ ئێمە ناتوانین نزیکی بینەوە و ئەزانین ئەگەر ئێمە دەست بۆ شتێک بەرین یەکەم جاری بێ کە یا شکستێنین هەمیشەش لە شکستە ترسین دەوروبەریش دەستبارمان نابن. بۆیە من پێشنیارم بۆ هەر گەنجێکی ئەم وڵاتە ئەوەیە وزەیەکی زۆری شاراوە لە ناو گەنجانی وڵاتی ئێمە هەیە کە ئەکرێ ئەم وزە شاراوەیە هەر گەنجێک لە هەر کاتێکا تەنیا ئەوەندە هەیە دەستی بۆ بەرەو نەترسێ ناوی خوای لێبێنێ. یعنی من کە پرۆژەی ناسینی هاوڵانم دەست پێ کرد چوومە لای کۆمەڵە کەسایەتی و کۆمەڵە مامۆستا زۆرێکیان مبڕیریان بۆ وەستانم لەو پرۆژە ئەوە بوو کە ئەیانوت ئەم بابەتە پێشتر نەکراوە ینی لە سەدەی هاوچەرخە هیچ کەس دەستی بۆ نەبردو ئەمە بابەتێکی مەترسیدارە ئەمە بەردی گەورە نیشانەی نەوەشاندنیەتی نابێت دەستی بۆ بەریت. لەبەر ئەوە کە ئەم قسەیان کرد ینی وایە نەکرد ئینسان پاشەکشە بکە بوەستێ بەڵام بیرم لێ کردەوە من خوایەکم هەیە پشتم پێبەستووە و منیش مرۆڤێکم و ئەوانش کە ئەم ئیشانەیان کردووە وەکو ئێمە مرۆڤ بوون دەستم پێ کرد و سوپاس بۆ خوای گەورە لە ماوەی 5 ساڵە تەواوم کرد. هەنی گەنجانیش هەمویان ئەتوانن دڵنیا بن لەوەی
ئەوەی کە جەناوت بە بڤە ئەزانی لێ ئەترسی و بە قورسی ئەزانی تەنیا پێش بەخوا بەسە دەست پێ بکە ئەتوانی. زۆر باشە کەمە هەندانێکی باشە لەوەی کە ڕاستە ڕەنگە زۆر جار لە دەوروبەرەکەی بۆ پرۆژەیە کەس پشتیوانیەکت نەکە یا ساردکردنەوەی کە بێ بەڵام ئەو لێبڕانەی خۆت ئەساسە لەوەی کە دەست پێ بکەیت. بابێنە سەر بەرهەمەکان ماوەزانیات لە ساڵی چەندەوە دەست بە وەرگێڕان و نووسین کردووەوە دوایش دێمە سەر تازەترین بەرهەمەکان هەم هاوڵانی پێغەمبەر و هەم لە پێغەمبەرمانەوە فێر دەبین. سەرەتای دەست پێکردم لە پۆلی دوی متەوەستا بووم دەستم کرد بە مۆزوعی وەرگێڕان. کەم جار کتێبێکی ئیبراهیم النعمە لەسەر علوم القورئان بۆ وەرم گێڕا بیرم دێت. دوایی دەستم بۆ کتێبێکی عاید القەڕەنی بر بە ناوی اقرأ باسم ربک. نزیکی 10 کتێبم لە بینی وەرگێڕان و نووسینە لە ماوەی 2-3 ساڵە تەواو کرد. جا کە ویستم بچم کتێبی یەکەم چاپ بکەم چوومە خزمەت مۆساحەبی محەممەد سعید خوای گەورە تەندروستیکە ئینشاءڵڵا. چوومە خزمەتی ویستم چاپی کەم ئامۆژگاریەکی کردم کە زۆر سوودم لێ بینیاویش فەرمووی ئەو کتێبەی ئێستا ئەتەوێت چاپی بکەی دای بنێ ساڵێکی تر بڕۆەوە سەری. ئەگەر ڕازی بووت خۆی چاپیکەی ئەو چاپیکە ئەگەر ڕازی نەبوویت پەلەمەکە. ئیتر تقریبا من هەتاوەکو چوومە زانکۆ مەشغوڵی نووسین و وەرگێڕان بوو مەس هیچ کامیانم بڵاو نەکردەوە. یەکەم بەرهەم کە چاپ کرا کتێبێک بوو بە ناوی ئیمانناسی ڕۆمانێک بوو کە ئێستا داوام کردووە چاپ نەکرێتەوە چونکە لەگەڵ تەخەسوسی منە یەک ناگرێتەوە. و دووهەم کتێبیشم کتێبی دەوڵەتی عوسمانی بوو هی دکتۆر عەلی محەممەد سەڵابی تەرجومەم کرد. یعنی لە بواری وەرگێڕانە یەکەم کتێبم کە چاپ کرا کتێبی دەوڵەتی عوسمانی بوو دەستم پێ. ساڵی 2008 بوو یا 2007 بوو چاپیرم نایە. لە 2008ەوە بۆ سەر لە ماوەی 12 ساڵ 25 واتە 24 بەرهەمی دیکەت هەیە. بابێنە سەر بەرهەمە تازەکانی ئەمانەی کە ئێستا هاتن ئەمانە وەرگێڕانن یاخود نووسینی خۆتن هاوڵانی پێغەمبەر لە پێغەمبەرەوە ساسەن فێر دەبین. زیاتر ئێستا مەشغوڵم بە مۆزوعی نووسینەوە چونکە تقریبا ئەوە نزیکی 10 ساڵێکە من بە وردی لە سەدەی یەکەمی کۆچی ئیشەکەم لە مێژووی ئیسلامی. ئەوەی کە زۆر ئەو بەرهەمانی زۆر ئیشم لەسەر کردووە پرۆژەی ناسینی هاوڵانە کە پرۆژەیەکی سەخت بوو ئەویش بریتە لە دروستکردنی فەرهەنگێک بۆ هاوڵان بە پێی ئەبجەدی لە پیتی ئەلفەوە بۆ پیتی یا ئەو هاوڵانەی کە بە پیتی ئەلف دەست پێەکەن کێن. ئیتر هاوڵ هەیە 100 لاپەڕی پێویست کردووە بۆ لەسەری بنووسێ هاوڵیش هەیە 3 دێڕی پێویست کردووە یان هەر ئەوەندەی لەسەر هەبووە بە گشتی لە پیتی ئەلفەوە بۆیە لە نزیکی نۆبەرگان نزیکی 4500 لاپەڕە لە ماوەی 5 ساڵە ئەو کتێبە نووسی. توێژینەوەیەکە توێژینەیەکی هەم مێژوویە هەم ئاینیە لەو بوارەیە. پێشتر هەوڵم داوتم ئەگەر بابەتێکی لەو شێوازە لە جیهانی ئیسلامیە لە معاسرا کرابێ هەستم تەرجمەی کەم و بۆی زووتر بیخەمە بەردیدەی خوێنەری کورد. بەڵام کە بە دوواداچوونم کرد بینم تەنیا ئومەهاتی مەسادر هەن یعنی سەرچاوە ڕەسەنەکان وەکو ئوستولغابە وەکو ئەلئیسابە ئەوانش بۆ ئەم سەردەمە بەس خەواس ئەتوانێت لێ تێبگا بۆیە بڕیارمدا دەستی پێ بکەم الحەمدوللا تەواوم کرد. پشتت بەچ سەرچاوەیەک بەستووە واتە کۆکردنەوەی ئەمانە تەنها وەرگێڕان نەبووە یا تەنها و سەرچاوە سەرکیانە نەبووە بۆ کۆکردنەوەی 5000 ئەوەندە لاپەڕە نۆبەرگ پشتت بەچی بەست لەوەی کە لەسەرم هاوڵانە هەمویان پێشم شتی هاوڵەکان دەبێ هەمویان بدۆزیتەوە بەو شێوازەوە لەسەر ژیانیان و خۆ دەڵێ هەیەە پێویستی بە 100 لاپەڕە کردو لەسەری بنووسمەوەشیانە پێویستی ڕەنگە بە 3 دەڕ کردبێ. سەرچاوەکانت هەموو لەکوێ هێناون؟ سەرچاوەکان ئەو سەرچاوەکانی مێژووی ئیسلامین مەسادر هیچ مەرجەعێکم بەکار نەهێناوە ینی سەرچاوەکانی سەردەمم بەکار نەهێناوە بۆ ئەمەش جۆرێکە لە ئەتەکێتی نووسینی مێژوویی چون لە ئومەهاتی مەسادرەوە دەستم پێ کردووە هەمووشیان بە پێی نزیکترین کات. سەرەتا پشتم بەستووە بە قورئان کە یەکەم سەرچاوی مێژووی ئیسلامیە جا کتێبەکانی فەرموودە دووەم سەرچاوی مێژووی ئیسلامین پاشان کتێبەکانی مێژووی ئیسلامی ئەوانەی تایبەتن بە فترەی سەحابەوە وەکو ئەوەی ئیبن قانع و ئەوەی ئیبن مەندا کە کتێبیان هەیە لەسەری معرفەت الصەحابە بوو نوعایمی ئەسفەهانی ئوستولغابەی ئیبن الئەثیر ئەلئیصابە کە کۆتا کتێبە لەو بوارەیە لە مەسادرە ئەوەی ئیبن حەجەر ئەمانم بەکار هێناوە. لەگەڵ ئەوەشە یعنی مەوزوعی کۆکردنەوەکە قورسیەکەی لە چیا بووە جار هەبووە من یعنی بۆ 20 لاپەڕە توانیمەوە لە ماوەی شەو ڕۆژێکا بینووسم بەس جاری وا هەبووە بۆ نووسینی 1 لاپەڕە 3-4 ڕۆژم پێچووە چونکە توێژینەوە بووە ینی بابەتێک هاتۆ لە شوێنێک هاتۆ لە سەرچاوێک فڵانە سەحابە یەکێک بووە لە منافقەکان
ئێمە بڕیاردانە لەسەر ئەم کەسە کە بە منافقتدانا ئیتر لە ڕێزی سەحابە ئەیکەیتە دەرەوە بە دووادا چوونم کردووە گەڕاوم لە 10-15 سەرچاو گەڕاوم هەتا بە تحقیقێکی صحیح دەستم کەوتووە ئەمە یەکێکە لە بەشداربووانی بەدر بەشداربووی بەدریش بە منافق هەژمار ناکرێت چونکە تەمیزیانەیە هەم لە قورئان و هەم لە سوننەی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بۆیە توێژینەوەکە بە عقارێکی سادە و ئاساییانە ڕۆشتۆ کە ڕۆژانە وەکو یەک بوو بێ جاری وا هەبووە بە مانگێک مەشغوڵ بوو جگە لەوە ئەوەی کە گرفتی لە مەسادرا بۆ من دروست کرد لە بەرگی دووەمی کتێبەکەیە قەدەری خواوا بوو کە ماڵم سووتە کتێبخانەکەشم هەر هەمووی سووتە مەسادرم نەما ئیتر ئەوە خێرەکەی تیا بوو خێرەکەی ئەوە بوو کە دوو ئیسفادەم لێ کرد یەکەم لە مۆزوعی نووسین بە قەڵەمەوە دەستم هەڵگرت دەستم کرد بە نووسینی لاپتۆپ ئۆتۆماتیکی لە سووتانەکە ئەلحەمدولیلا نووسینەکانم نەفەوتانی چیان بەس سەرچاوەکان بەس سەرچاوەکانم بە کامل فەوتان دوای ئەوە دووهەم شت کە ئیسفادەم لێ کرد لەوە بەدووە توانیم سوود وەرگرم لە ئەو کتێبە ئۆنلاینانی کە هەیە چ PDFەکان چ پرۆژە کتێبەکانی وەکو مەکتەبە شاملە جامع الکتب جامع الحەدیث ئەوانە ئەرکیان زۆر بۆ ئاسان کردن زۆر باشە مانسا زۆر جار ئێمە بۆچی وەرگێڕان دەکەین بۆی کە بۆ نمونام کتێبەیە ئەم زانستە بکرێتە بەردیدی خوێنەری کورد بەڵام ئایا ئێستا ئەمەی کە تۆ تحقیقت یا کردووە کردوتە دەسەر کتێبێک و نووسیوتەوە پێویستەکە ئەم جارە عەرەب سوود لەمەی تۆ وەربگرن یا بۆ زمانەکانی تر نەتەوەکانی تر سوود لەم کتێبەی جەنابەت وەرگرن چونکە ئێستا ئەم جارێ مەتەنا وەرگێڕانمان نەکردووە هاتوین خۆمان کۆمان کردوێتەوە واتە ینی سەرۆتێکی زۆر باشە لە بەردەم خوێنەری کووردا ئێستا ئەبێ نەتەوەکانی تر زمانەکانی تر بێ ئەمەی تۆ وەرگێڕانی بۆ بکەن ڕاستەکەی ئەوە هۆکارەکەی یەک لە شتەکان بدیتە لە کەم و کورتی خودی خۆم کە توانای نووسینم بە عەرەبی نییە ئەگەر ئەو توانایان هەبووە هەوڵمەدا هەموو ئەوانە کەمە عەرەبی ئەویش لەبەرەوەی من لەناو عەرەبانە ژیاوم ئەوەی کە فێربووم لێرە ینی لە کوردستان دەرنەچووم لە سەفەرێکی عومرە کە چووم عومرە چاوم بە یەک دوو زانای مەککە کەوت لێ لە خزمەتیانە کە قسم لەگەڵا کردن سەبارەت بەم پرۆژەیە نووسیومە ئەوان وتیان ئێمە تقریبان 10 ساڵە بە تەماین پرۆژێکی ئەوا بنووسین لەسەر هاوڵان بە زمانی عەرەبی بینووسین مؤسسەیەکمان بۆ تەخسیس کردووە کە ئەوە بکەین بەستا ئێستا سەرکەوتوو نەبوونتیایە بە مؤسسەیەکیشەوە بە ناوەندێکەوە ئەوانیان توانی بکەن وتیان ئەلحەمدولیلا کە جەنابتان کردوتانە و تەواو بووە بەس گرفتەکە ئەوەیە هەتاکو ئێستا ئایا هۆکارەکە یعنی کەم تێگەیشتنی جیهانی ئیسلامیە یاخود کەم و کورتی خۆمانە یاخود وەک جەناب دەفەرمی کەم تەرخەمی خۆمان بێ کە نەتوانین ئێمە دەستمان بۆ نەبردبێت تا ئێستا شەپۆلی وەرگێڕان لە زمانی کوردی و بۆ زمانەکانی کە دەستی پێ نەکردووە هەرچەندە ئەلحەمدولیلا ئێستا دەستخۆشی لە برانی ڕێکخراوی ئاستانە ئەەکەم کە من کتێبێکم نووسی بە ناوی پێغەمبەر موسا و پێوەرە عەقڵیەکان وەریان گێڕاوەتە سەر زمانی فارسی ئێستاش مەشغوڵن وەری ئەگێڕن سەر زمانی عەرەبی و ئینگلیزی داواکاریەکەی هەیە لە زمانی فارسیەوە بەڵێ ینی خواستی هەیە لە زمانەکانی دیکەرەوە تازە چاپ کراوە نازانم ئایا استیقبالەکەی چۆن نابێ بەڵام ئەوەی کە من سەرپەرشتی وەرگێڕانی یەک دوو کتێبم کرد بۆ سەر زمانی فارسی پێشوازیەکی گەرمی لێکرا کتێبێکی بەڕێز دکتۆر عەبدولواحید بوو پێشوازیەکی گەرمی لێکرا هەر هەمان وەرگێڕ ئێستا خەریکە کتێبی لە پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم فێر دەبین بەڵێ وەرگێڕانی بۆ ئەکا بۆ سەر زمانی فارسی ئینشاءالله چاوەڕێ ئەەکەم پێشوازی لێ بکرێ بە گەرمی چونکە لە لای خۆمان ئەلحەمدولیلا استیقبالی هەبوو مامۆستانیە دەمانەوێت بزانین ئەو گەنجانی کە ئەم توانە و لێهاتوویان هەیە بەڵام تا ئێستا ڕەنگە کەسێک نەبوو بێت دەستیان بگرێ بۆچی لای ئەمە ناوەندێک سنتەرێک شوێنێک نییە لەوەی کە دەستی ئەم گەنجانە بگرێت ڕەنگە تۆ توانای ئەوەت هەبوو بێت کە خۆت کەویتە سەر سکەی نووسین بەڵام ئەم گەنجە ڕەنگە پێویستی بەوە بێ یەکێک دەستی بگرێت سوود لە وزە شاراوەکانی وەرگرێت بۆچی ئەمە سنتەرمانیە بۆچی ناوەندمانیە یاخود هەمانە و گەنجەکانمان ڕەنگە هێشتا ئاشنا نەبوو بن پێی خۆی گرفتی ئێمە ئەوەیە کاتێککە باس لەوە ئەکەین پێشەنگی بکەین بە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام تەنیا چەند بوارێک لەوانەیە لە بواری مۆزوعی سیواکێک بێ ڕوخسارێک بێ هەندێک تەعاملی ڕۆژانە بێ بەس لە ئەساسیاتی چوونە ناو ژیانی ڕۆژانەیە ئێمە لە زۆر بوارەکەم تەرخەمین لە جێبەجێکردنی و ئاەتی کە فەرمانمان پێکا پێشەنگی بکەین بە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام یەکی لەو ئیشانی کە پێوەی سەرقاڵ بوو بریتی بوو لە دەست نیشانکردنی وزە شاراوەکانی گەنجە
ئەو وزەی کە خودی گەنجەکە هەر هەستی نەکردو هەیەتی و هێنانە پێشەوەی و دروستکردنی پەرژین بووی. یعنی ئێمە ئۆتۆماتیکی کە باسی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم و گەنج یەکسەر دەست بۆ ئوسامەی کوڕی زەید دەبێن ڕزای خوای لێبێ. پێش ئەویشمان هەیە ئێمە عەلی کوڕی ئەبی طاالبمان هەیە لە خەیبەڕ کە تەمەنی لەوانەیە نەگەشت بێتە 25 ساڵ لەو کاتەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیعلانێکی بۆ ئەکا ئەم پیاوە تاقەیەکی تایە سبەینی ئاڵاکە دەمە دەستکەنج کەسێک خوا پێغەمبەری خوای خۆشە صلی الله علیه و سلم دەستکیەکی پێدا ئەشی هێنێتە پێشەوە و ئەو مبەڕێرانەی لە بەردەم چوونە پێشەکەیەتی هەمویان لا ئابا کە فەرمێت چاوم ئازارێکی تایە. پێغەمبەر صلی الله علیه و سلم بە موعجزەیە کە هاتووە ئازاری چاوەکەی نایەڵێت. دوای ئەوەش جەیشێکی جەڕار لە گەورە هاوڵان و لە بەشداربووان لەگەڵ عەلی کوڕی ئەبو طاالب ئانێرێ بە هەمان شێوە بۆ ئوسامەی کوڕی زەید ئەبوو بەکر و عومەر و گەورە هاوڵان ئەخاتە ناو سوپایەکەوە کە ئوسامەی کوڕی زەید سەرکردایەتی ئەکا. وەدمت لێکۆڵینەوەشم کردو لە مێژووی ئیسلامیە نزیکی 100 زانا و کەسایەتی ناو مێژووی ئیسلامیم هەڵبژارد. یعنی 80 بەرەو سەدی ئەوانە لە تەمەنی پێش 10 ساڵیە توانیویانە علمێکی زۆر وەرگرن، لە 15 ساڵیە وتاریان داوە، لە پێش 20 ساڵیە فتوایان داوە، کتێبیان نووسیوە، پێشەنگی ئومەتیان کردووە. یعنی زۆرە لە 100 کەس 80 کەسیان ئەوها بوو بن. ئەم ئومەتە ئێمە پێشینەمان ئەوها بووە کە گەنجەکانمان وزەکەیان پێشوەختە دۆزراوەتەوە و پسپۆڕیەکیان پێدراوە پشتێکیان بۆ دروستکراوە هاوکار بوون. واتە دۆزینەوەی ئەم وزەیە تەنها پێوەستە بە خودی گەنجەکەەوە یا ژینگەکەی دەوروبەریش؟ نەخێر ئەبێ ژینگەکە لەوە دەست پێشخەر بن. زۆر جار گەنجەکە بخۆی نازانێ نیوەی وزەکەی لە ڕێگەکەیە فەوتاوە ئەبێ پێشوەختە دەستی بۆ ببرێت و هەوڵ بدرێت. کەم جار هەیە گەنجێک وزەی خۆی بدۆزێتەوە. گرفتەکەش لەوەیە ئەو کە منجارش کە ئەو گەنجانەی خۆمان وزەکە ئەدۆزنەوە وزەکەیان لەناو ئەبرێ، یعنی یاخود لەبارە برێ. من بیرمیە بابەتێکم نووسیوە لە فەیسبوک بڵاوم کردەوە، پێشنیارێکم هەبوو تکایەکم هەبوو لە خەڵکی وڵاتی خۆمان ئەو وزە شاراوانەی هەن ئەو گەنجانەی کە دەستیان پێکردو دەستیان بگرن مێڵم بکەون. یعنی من ئەو کاتکە یەکەم کتێبم وەرگێڕان کرد بۆ چاپ کتێبی دەوڵەتی عوسمانی لە زروفێکی سەختی ئەوهایە بووم ئەو بابەتەم باس کردووە کە نەمەتوانی لاپەڕە و قەڵەمەکانە دابین بکەم. کەسێک نەبوو لەو تەوقیتەیە ئێمە چونکە فێر بووین ئەبێ عیزەتی نەفسمانە بێت لەو تەوقیتەیە بێت کاتێ ئەبینێ من مەشغوڵی ئەمیشم پێشم بکرێ. گەنجی کەمان هەیە لە ڕووی مادیەوە کێشەی نییە، لە ڕووی فکریەوە کێشەیەکی بۆ دروست بووە. یعنی گەنجی لێ هاتوویە کە بە دڵنیاییەوە ئەتوانێت بێ بە مجەدیدە لەم ئومەتەیە. بەڵام لەبەرەوەی کەسێ نەبووە لە سەرەتایە کۆمەڵی گرفتی بۆ لابەرێ لە ڕووی فکریەوە دەستیان لێبەرداوە تەبدیعیان کردووە تەضلیلیان کردووە کەناریان خستووە ئێستا بە ئاقارێکی کەیان ڕۆشتووە. بۆیە مەوزوعی دەستگرتنی گەنجان کە ئێمە ئێڵین تەنیا لە بوارێکا بەرتەسکی ناکەینەوە بڵین گەنجتان لەبیر نەچێت لە بواری ئیعلامەوە، گەنجتان لەبیر نەچێت لە بواری مادەوە، گەنجتان لەبیر نەچێت لە بواری زانستیەوە، گەنجتان لەبیر نەچێت لە بواری ژیانە. یعنی گەنج هەیە پێویستە کا کۆمەڵی ئەرک و مەشغەڵەتی ژیان هەیە ئەسڵەن لە کۆڵی کەیتەوە. مۆسانیەت ئەماوە پێشووە چەند ساڵی پێشوو لە هەرێمی کوردستانە زۆر باس لە هاتنە پێشەوەی گەنج دەکرا بە تایبەتی لە کایی سیاسیە، بەڵام بە جۆرێک شکاوەتەوە کە ئێستا لە گەنج متمانەی لەسەر نییە. ئایا پێویستە تەنها لە ڕووی سیاسیشەوە بیر لە گەنج بکەینەوە یاخود ئایا گەنج مادام ئەزمموی نییە ئیتر ناکرێت پشتی پێ ببەستین؟ بە پێچوانەوە من قەناعەتم وایە کە گەنج ئەبێت جڵەوی سەرکردایەتی وڵات بگرێتە دەست. پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام پێش وەفاتی خۆی کۆتا قۆناغ ئەم پێشڕۆیی بە نیشانی موسڵماناندا و کۆمەڵی گەنج بە نمونە وەرگرە بزانە ئەو گۆڕانکاری گەورانەی گەنج لە مێژووی ئیسلامیا کردویانە. عەلی کوڕی ئەبی طاالب فتحی خەیبەرە کە گەورەترین فتحی موسڵمانان بەرامبەر بە یەهود خەیبەرە، گەورەترین سەرکەوتنی موسڵمانان بەرامبەر بە ڕۆم کی کردوێتی ئوسامەی کوڕی زەید کردوێتی. لە گەورەترین فتوحاتە کە کراوە بڕسەری سەرکردەکانیان بکە. لە نموذەجی فتحی قوستەنتینیە کە حەدیثی لەسرە محەممەدی فاتح کردوێتی کە تەمەنی لە 21 ساڵ تێپەڕی نەکردووە. وەکوتم ئەو هەموو زانایانش بڕۆ سەیریان بکە. ئیبن تەیمیە لە 7 ساڵیە دائەنیشێ لە دیمەشق وتارەدا، مزگەوتی گەورەی دیمەشق وتارەدا وەزیرەکان تێیە دائەنیشن لە شوێنی باوکیە دائەنیشێ لە پێش 19 ساڵیا فتووادا. یعنی ئێمە ئەم هەموو گەنجەمانێ ئەسڵەن عالمی وامان هەیە کە ئێستا ناوی ئەبەی
خەڵکەکە نازانێت تەمەنی نەگەشتۆتە 40 ساڵ وفاتی کردووە. زۆر جار ڕەنگە ئەم قسەیە لەسەر گەنج بکری. ئێستا هەندێک گەنج بۆ نمونە کە فێری دوو شەی زانستی دەبێت دێ خەریکە فتووا دەرەکە واتە گەنجەکان لە ئۆتۆماتیکی زۆر جار ئەم پاساویان بۆ دێنرێتەوە کە لە خۆ بایی دەبن ڕەنگە نەگەنەوە ئەزمون و ئەو شارەزاییە بەڵام زیاتر لە خۆیان ڕادەبین یا زیاتر لە ئاستی زانستەکەی خۆیان قسە دەکەن و فتووا دەدەن. خۆی گرفتەکە لە چیایە گرفتەکە لەوای کە ئێمە پێ نەگەێنراوین من کە باسی ئەو گەنجانە ئەکەماوە لەنە ئومەتە دروست بوون ئێستا باسی محەممەدی فاتحم کرد ینی شێخی گۆرانی هەر لە مناڵیەوە پەروەردەی کردووە یعنی لە مدەی 10 ساڵە دروستی ئەکا گۆشی ئەکا بە تەواوەتی عیلمێکی چاکی پێ ئەدا ئیتر لە دوای ئەوەی عیلمەکەی وەرگر لی ناترسێت ئەو کاتە محەممەدی فاتح تا ئەو سنوورە ناڕوا کە شێخی گۆرانی ڕۆشتووە لێیا بوەستی لە کۆتایی ئەو سنووری کە شێخی گۆرانی تەواوی کردووە لەوە بە دواوەڕوە ئیبن تەیمیە بە هەمان شێوە هەر کامیکە لەوانە ئیمامی غەزالی ینی گرفتی ئێمە ئەوەیە دەستی گەنجەکانمان ناگرین ئەوەی پێمانە تا ئەو سنووری خۆمان ڕۆشتین بیان گەێنینە ئەوێ لەوە بە دووە کە ئێمە ناتوانین بڕۆین نابێ بڵین بوەستن ئیتر ئەمە کۆتا سنوورە ڕێگەیان بن با بچنە ئەو دیوی سنوورەکانەوە جا وەکو پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام ئەم ئەزموونەی لەسەر هاوڵانی خۆی جێبەجێ کردووە ینی خالدی کوڕی وەلید کە سیفەتی سەرکردایەتی تیا بووە پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام سەرکردایەتی پێدا لە ناو گەرمەی سەرکردایەتیکەیە لە کۆی بە نمونە 100 ئیش 90 ئیشی 100 پێکای لە ڕووداوی بەنی جودەیمە ئیجتیهادێکی کرد لە ئیجتیهادەکە نەیپێکا پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام نەیوەستاند لەتر لەبەر ئەوەی کە هەڵەیەکی کردووە نەیپێکاوە ئیجتیهادێکن نەیپێکاوە هاتوو بیوەستێنێ بەڵکو خالدی ڕەزای خوای لێبێ بە چۆن دروست کرد فەرمووی خوایە من تەبەڕع ئەکەم مما فعل خالد لەوەی کە خالد کردی نەک تەبەڕع ئەکەم لە خالد دووبارە خالدی هێنایەوە کردیەوە بە سەرکردەی سوپا کردیەوە بە سەرکردەی ئەرکە قورسەکان و لە هەمووشیانە سەرکەوتوو بوو و بەڕاستی هەمان فەرمودەی لەسەر جێبەجێ کرا کە شمشێری خوا بوو ئەبوو بەکری سیدیقیش ڕزای خوای لێبێ بەرامبەر بە خالدی کوڕی وەلید هەمان سیفەتی گرتە بەر ئەگەر چی لە ئیجتیهادێکە کە مەوزوعی لە هەڵگەڕاوەکانە ڕووداوی مالکی بن نوێرە بوو لەوەیە ئیجتیهادێکی کرد ئایا پێکابێت یان نەپێکابێت اقتیدای کردەوە بە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلامەوە نەهێش سیفەتی سەرکردایەتی خالد لەبەر ترسێک یا لەبەر نەپێکان و ئیجتیهادێکی جیاواز بوەستێنرێ ئێمە گرفتەکەمانەوەیە ئەگەر هەر گەنجێکمان هەڵەیەکی کرد ئەڵێن بوەستە تەواو کەواتە تو ئەهلی هەڵیت زۆر سپاس ماوەسا من بەداخۆ دەرفەتم کەمە بابەتەکەش زیاتر هەڵدەگرێەوە بە تایبەتی قسەکردن لەسەر بەرەمەکانت کە زۆر زیاتر لەوەش هەڵەگرێ سپاس دەکەم کە میوانی پەیامی ڕۆژ بوویت خوا سەلامەتتان کا سەرکەوتوو بن هیوای سەرکەوتنان بۆ خوازم دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ تۆش بینەرانی عزیز دەچمە هەولێر بزانم زانیاریەکانی ئەمڕۆی هەولێر چین دەچمە لای پامنێرمان عیمران ئەمیر عیمران سڵاوی خوا لێ بێت زانیاریەکانی ئەمڕۆی هەولێر و بە تایبەتی پەرلەمانی کوردستان چی هەیە عیمران سڵاوی خوا لێ بێت ئەگەر گوێت لە دەنگمە دەمەوێت بزانم زانیاریەکانی ئەمڕۆی هەولێر و بە تایبەتی پەرلەمانی کوردستان چی هەیە دیارە ئەمران هێشتا دەنگی من ناگاتە لای بەڵام دیارە چالاکیەکان لە پەرلەمانی کوردستان دەستیان پێکردووە بە تایبەتی فراکسیۆنی کۆمەڵ لە دوای ڕەتکردنەوەی یادداشتەکەی لەسەر بانگهێشتی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بۆی کە لەگە وەزیری داراییە لەسەر بڕینی منایاسایی موچەی فەرمانبەران کە لێپرسینەوەیان لێ بکەن دەچمەوە لای پامنێرمان عیمران ئەمیر عیمران سڵاوی خوا لێ بێت دەمەوێت بزانم زانیاریەکان لە پارێزگای هەولێر و بە تایبەتی لە پەرلەمانی کوردستان چی هەیە بەڵێ سڵاو لە ئێوە لا بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە ئێستا قەرار کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دەست پێ بکات و باسی ئەمڕۆ بڕگەکان باسی دوو تەوەری سەرەکی دەکات وەکو ئاگادار بن دوێنێ قەرار بوو کۆبوونەوەی پەرلەمان بەڕێوە بچێ بەڵام بەهۆی چەند هەڵەیەکی تەکنیکیەوە بە تایبەت کێشەی ساردکەرەوەکان دوێنێ بەڕێوە نەچوو چەند کاتژمێرێکی کەم بەستەنها خولی پاییزە دوێنێ ئەکتیڤ کراوە ئەمڕۆ درێژە بە کۆبوونەوەکەی دوێنێ دەدرێت کە هاوکات کۆبوونەوە یەکەمە لە خولی پاییزە دوو پرۆژه یاساتیا باز دەکرێت پرۆژەی بەکرێدانی خوێندنەوە بۆ پێشنیازە یاسایی پرۆژەی بەکرێدانی مولکەکانی حکوومەت و هاوکات خوێندنەوەی دووەم
دووەم و ڕۆ ڕاوسەرنجی پەرلەمانتاران لەسەر پرۆژە یاسای ئەرک و مافی نەخۆش دەکرێن. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم پرۆژە یاسای ئەرک و مافی نەخۆش دکتۆر شایانم لەگەڵە دکتۆر ئەگەر بێت تێرە پێم بڵێ گرنگی ئەم پرۆژەیە لە چیدایە و هاوڵاتیان و نەخۆش سوودمەندێک لەم پرۆژەوە دەبینە. بە ناوی خوای گەورە پێشنیازە یاسای ماف و ئەرکی نەخۆش یەکەکە لە یاسایە هەرە گرنگەکانی ئەو وەرزە. گرنگەکەی لەوەیدایە کە ئەمە دەمانەوێت بە نەخۆشی برین ئەتوو لۆت هەیە سکاڵای کێ ئەگەرگلی یەکت هەبوو، بەڵام دەبی فەرق جیاوازی بکە لە بینی دووشتی لۆ نمونە هەڵەی تەندروستی هەیە کە ڕەنگە بەهۆی کەم تەرخەمیەکەوە دروست بووبی وەکو هەڵەکی تەکنیکی بی یان هەڵەکی تاقیگەیی بی یان هەڵەکی کارمەندەکی تەندروستی یان پزیشکی بی ئەو لەوەیان لۆی هەیە سکاڵای بکە، بەڵام ئەوی دیکە کە مزعفاتی جانبیە کە ئەمە پێش ئەوەی کە دەرمانەکی بدەینە نەخۆشەکەی پێی دەرین لۆ نمونە دەرین احتیمال هەیە حساسی پێ بگری ڕازی ئەو دەرمانەی وەرگریتەوە کە ئیدەکا دەرێبەرێ ئەمن ڕازیمە بە نسبەی حساسیەکەی لۆ نمونە چەندە ئەگەر 105 بی کە تووشی حساسیەکەی بوو ئەوە هەڵەی کەسی تێدا نیە، یعنی ئەوەیان جیاب بکەنەوە لە ئەو هەڵانەی کە لە ڕووی تەندروستیەوە ڕوودا. ئەمەمە بسمانە ئەوەی بگەینین یاساکە پێشنیازە یاساکە لە 14 مادە و هۆکارە هۆیەکانی دەرچواندن پێک هاتیە، یاسایەکی تۆکۆن ڕێک و پێکە هاوڵاتیان و نەخۆشانی ئینشاڵڵا هەمووی سەلامەت دەبن دەتوانن پشتی پێ ببەستن. ینی دەتوانین ئەم جارە ئەم دکتۆرانە سزا بدرن کە لە ماوەی ڕابردوو کەلوپەلی پزیشکیان لە ناوهەناو بەجێهێشتیان چاوی نەخۆشیانەوە کرێ بە پێم یاسای ئەم دکتۆرانە ئەم جارە سزای یاسایی وەردەگرن؟ بەڵێ خۆی هەموو هەڵەکی تەندروستی کە ڕوودەدا خەتای پزیشکی نییە ئەوە باڕۆن بی، یعنی هەموو بەجێهێشتنەکی کەلوپەل لە ناوزگی نەخۆشی خەتای پزیشکی نییە. ئەو بە کارمەندە تەندروستیە بە ڕێزەی کە لەگەڵ پزیشکەکەی کار دەکا ئەو واجبی ویە ئەدەواتەکان بژمێری پێشی ئەمەلیات و دوای ئەمەلیات. تەنها سزا تەنها سزا دیاری کراوە لەم بابەتەیە یاخود غەرامە و بواری مادیش دیاری کراوە؟ سزا دیاری نەکرایە و غەرامۆشتیشی دیاری نەکرایە. ئەمە لیژنەکی هەمیشەییمان پێکینایە، لیژنەکی هەمیشەی لە پێشنیازە یاساکەی لە ئەنجومنی وەزیران دەبی پێک بێ ئەوان قەرار دەدەن، چونکە ئەمە بڕیاری کۆتایی لە بۆ دادگای بەجێ دەهێنێت. دکتۆر شایان سپاس بۆ زانیاریان کە لەگەڵم بووی. بەڵێ ئێستا دیارە پرسێکی تری گرنگتر لە کۆبوونەوەی پەرلەمانەویش پرساندنە کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوو بە تەواوەتی خەریکی کۆکردنەوەی واژووەوە خەریکی پرساندن بۆ دیارە کۆتا زانیاری کە بەردەستمن گەیشتێت دوێنێ فراکسیۆنی کۆمەڵ و کابسار هەوڵیاندا بوو دووبارە بۆ کۆکردنەوەی واژوەکان، چونکە بەپێی ئەوەی کە ئەو داواکاری پەرلەمانی کوردستان کە ناوەکان جیاکراوە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەجیاوە هاوکات وەزیری دارایی بەجیا بەشێکلاندان پەرلەمانتاران بەهۆی فشاری حزبەکانیانەوە گەڕان و واژوەکانیان کشاندەوە. بۆی ئەمڕۆ ئەم بابەتێش لەوەیە کۆنگرەی ڕۆژنامەنووسی لەسەر بکرێ و چەند فراکسیۆن و ئەندامێکی نوێ جیاواز لەوانە هاتوونەتە نێو بابەتی واژووکردنەکە بۆ نمونەیەکێک لەوانە فراکسیۆنی نەوەی نوێش قەرارە واژوو لەسەر ئەم پرسانەیە بکات بۆی کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی بێنە نێو پەرلەمانی کوردستان و لێپرسینەوەیان لەسەر بکرێ لەسەر بڕینی موچە و ئەو کێشانەی کە لە ماوەی ڕابردوو بۆ موچە خۆران دروستەوە. بۆیە ئەمڕۆ ئەم بابەتەیە ڕێژەی یاسایی تەواو دەکا و دەدرێتە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆی کە سەرۆکی حکوومەت و هاوکات جێگرەکەی وەزیری دارایی بهێنرێتە نێو پەرلەمانی کوردستان. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئەمیران ئەمیر کە لاولێرەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر چارەنووسی ئاوارەکانی کەمپی عەربەت. دیارە لە ناوچەی عەربەت سێ کەمپی ئاوارەمان هەیە کە کەمپی باریکە و پێم وایە سەرخواری عەربەتی پێ دەڵێن کە لە ساڵی 2014ەوە دیارە ڕێژەیەکی زۆر لە ئاوارەکانی سووریا و پارێزگاکانی ناوڕاست و خواروی عێراق کە ڕوویان لە ناوچەی عەربەت کردووە. بۆ قسەکردن لەسەر چارەنووسی ئاوارەکانی عەربەت میوانداری زۆر بەڕێز کاک تارێق ئەحمەد حەمەلا و لێپرسراوی کەمپی ئاوارەکانی عەربەتمان کردووە. کاک تارێق زۆر سپاس بۆ دەرفەتە. دەمەوێت بزانم لە ئێستادا چەند ئاوارە وەکو خێزان ماونەتەوە لە کەمپەکاندا و پێشتر چەند خێزانی لە خۆ گرتی بۆ ئەم کەمپانە؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان سپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتە.
سپاس بۆ تۆش. کەمپەکانی عربەت وەکو جەنابەت ئاماژەت پێدا کەمپەکانی عربەت سێ کەمپمان هەیە. کەمپی باریکە کە تێکهاتووە لە پەنابەرانی کوردانی ڕۆژئاوا نزیکی 2200 خێزانن و کەمپەکانی ئاشتی و عربەت کە کەمپی ئاوارەی ناوخۆی عێراقن. ئەم کەمپانە نزیکی 2000 خێزانی دانیشتەجێ ئێستا کە بە ژمارەی دانیشتوان نزیکی 10,000 کەسن. کۆی گشتی ئێستا ئاوارەکانەوەی کە ماونەتەوە هەمویان 10,000-ن؟ بەڵێ. زۆر باشە. ئەوانەی کە لە ناو کەمپەکانە نیشتەجێن ئەگەرنا ئاوارەی تریشن کە لە ناو شارۆچکەی عربەت و دەوروبەری لە گوندەکانی چواردەور نیشتەجێن. پێشتر ئەوانەی کە لە ناو کەمپەکانە بوون ڕێژیان زیاتر بوو هەموو گەڕاونەتەوە بۆ شوێنی خۆیان بە تایبەتی بۆ نمونە ئاوارەکانی سووریا و ناوچەکانی شنگال پارێزگاکانی خوار و عێراق. بڵێ ئێمە کوردانی ئێزیدی کە لە کەمپی ئاشتی هەن لە بیدایەتی ئاوارەبوونیانەوە بە سەراحەت ئەتوانم بڵم تەنها یەک ئاوارە یەک خێزان کە بە فەرمی خۆی تۆمار کردووە بگەڕێتەوە شنگال بەداخەوە لەبەر بارودۆخی ئەو ناوچانە کوردانی ئێزیدی تاوە پێسە نەگەڕاونەتەوە. بەڵام ئاوارە ناوخۆکانی منطقەی سەلاحەدین ئەوانە زیاد لە ئەتوانم بڵێن 900 بۆ 1000 خێزانیان لە بیدایەتی ئاوارەبوون و تاوەکو ئێستا بە فەرمی گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان. بەڵام لە غێری ئەوەش ئەو خێزانانە بەشێکیان ئەچنە دەرەوەی کەمپەکان بەشێکیان بۆ بژێوی ژیانیانە کە ئەچنە باخ و ئەچنە ئەو شوێنانەی کە مۆڵەتیان پێ درێژ ئاساییە؟ مۆڵەتی لە ئێستا بەهۆی نەخۆشی کۆرۆنا و مۆڵەتی کامل خێزانەکە کە بچنە دەرەوە فترێکی زەمەنی لێ بن و بگەڕێنە ئەوم نەماوە. ئێستا پێویستەکە کە ڕۆژانە هاتوو چۆکەن ئەوەی کە ئێوێ هاتوو چۆکە کێشەیەکمان نییە. بەڵام ئەوەی کە بیەوێ خێزانەکە بە کاملی بچنە ئەوێ و فترێکی زەمەنی بۆ نمونە بەیتی خەیار کە نزیکی 40 ڕۆژێکی پێچوو ئێمە و فترە زەمنیمانەدا بە خێزانەکە بە کاملی هەتاوەکو بەرومومەکان پێگەیشت و با بڵێن حسابات و کتاباتیان تەواو بوو ئەگەڕانەوە و گرفتێکمانەوە. بەڵام لە ئێستا بەهۆی کۆرۆنا ئەو ڕاگیراوە بەس لەگەڵ ئەوەیشا بۆ بژێوی ژیانی خۆیان و بۆ چوونە دەرەوەیان ئەمە ڕێگە پێدراون و ئاسایی. کاک تاریق ئەوەی دەبێتە جێگەی پرسیار لە وەڵامی قسەکاندا بۆچی ئاوارە زیدیەکان لە شنگال بۆچی ناگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان خۆ زۆر بانگەشەی ئاوادانی ناوچەکانی خۆیان و قەرەبووکردنەوەی ئاوارانە دەکرێت؟ بەڵێ ئەوەی کە ئێمە گوێبیستی ئاوارەکان خۆیان نەبین لە زمان حاڵی خۆیان یعنی ئەوەی کە لە ئیعلام باسەکرێت یاخود بە شێوازێکی لە حەقیقەتا چۆنیە ئێمە ئەوە نازانین بەڕاستی. ئەوەی کە ئێمە زانین گوێبیستی ئاوارەکان خۆیان نەبین ئەڵێ بەهۆی نەبوونی خزمەتگوزاریەوە یاخود نەبوونی سەرچاوی بژێوی دارایی کە لەوێ بمانەوێ ئیشێک بکەین کار و کاسبیەک بکەین ئەوان گەڕنەوە بۆ ئەو هۆکارە. بەڵام ئایا چه هۆکارێکی تر هەیە ئەمە لەوە زیاتر سارەزایمانی. زۆر باشە کاتێک کە بەتەنیشت کەمپی ئاوارەکانی عربەت هاتێ دەپەڕێی سیر دەکەی هێشتا لەژێر خێمەیە دەژین بەشێکیان ئایا ژیان لە ماوەی 6 ساڵە لەژێر خێمەیە چۆن بەڕێوە دەچێت بۆ ئەمانە چۆن تەحملی سەرما و گەرما دەکەن لەژێر ئەم خێمەیەدا؟ بەڵێ لە ماوەی ڕابردووە چەندین جار لەلایەن ڕێکخراوی یونیڤەرسیتیەوە بە هەمانگی لەگەڵ حکوومەت یاخود وەزارەتی کۆچبەرانی عێراق یاخود چەند ڕێکخراوی تر هەستاوین بە گۆڕینی خێمەکان یعنی نوێ کراوەتەوە خێمەکانیان بە تایبەتی کەمپی ئاشتی کە کەمپێکی گەورەیە لە ماوەی ڕابردووە بەڕێز پارێزگاری پێشوو لە سەردەمی بەڕێز دکتۆر ئاسۆ مۆڵەتی ویان پێدرا کە خۆیان بینا دروست بکەن. ئەو کات خەڵکەکە بەشێکی خۆیان بۆ نمونە ئێزیدیەکان بەشێکان هەستان خۆیان بینایان دروست کرد بە شێوەیەکی ڕەسمی و یاسایی. بەڵام ئاوارەکانی تر ئەوانەی سەلاحەدین بە سەراحەت خۆیان لە هەر لە بیدایەتی هاتنیانەوە بۆ هەفتەیەک هاتبوون بۆ مانگێک هاتبوون. ئەمڕۆ نەبیانی بەیانی نەدوو بەیانی بارودۆخ ئاساییە بێتەوە ئەو بەرپرسانەی ئەو سنوورانی خۆیان حکوومەتی فیدراڵی کە سەردانی کردن بەڵێنی پێداون پێیان وتون ئەمڕۆ گەڕێنەوە بەیانیە گەڕێنەوە ئەمڕۆ نەبیانی تا ئێستا کەسیان بینیان دروست نەکردووە.
و حکوومەتیش جەنابتان نەزان ئەم بارودۆخە توانای ئەوەی نییە کە ئێستا بینیان بۆ دروست بکە. ئەمە وەکو کەمپی یاشی وەکو کەمپی عربەتیش کە کابینەیە کە پێڵێن RHO کە نە کابینێ نەخێمەیە شێوە پلێتێکە کە عەزلی سارد و گەرمیە باشە و لە ئەمڕۆ ئێمە دەستمان کردو بە چاکنەوەی ئەو پلێتانی کە شکاون و چارەسەرێکی وایان بۆکن کە بۆ زستان هیچ گرفتێکیان نەبێت. زۆر باشە لە ڕووی ئیداریەوە تەنها ئێوە بەرپرسیارەتیان وەردەگرن یا خود لە ڕووی خزمەتگوزاری و دابینکردنی تەنانەت بۆ نمونە لێپرسینەوە لە ڕووی بژێوی ژیانیان و دابینکردنی بینا و پێداویستیەکانی ڕۆژانەیان ئێوەش بەرپرسنتیایە واتی یونسکۆ ڕۆڵی چیەوە حکوومەتی عراقی لە لێرەدا ڕۆڵی چیە هەم بۆ ئاوارەکانی خۆی یونسکۆش بۆ ئاوارەکانی سووریا و دەوروبەر بەگشتی. بەڵێ سەرجەم ئاوارەکانی ناوخۆ و هەروەها پەنابەرانی سووریەکان وابن کوردانی ڕۆژاوە لە کەمپی باریکە و هەروەها هەردوو کەمپی تازەدێ و خۆرەتوو لە ئیدارەی گەرمیان ئەمانە سەر بە پارێزگای سلێمانین کە لە ڕووی ئیداریەوە بەڵام فەرمانگەیەکی مختص بەوە کە نووسینگەی هەماهەنگی قەیرانەکانی پارێزگای سلێمانیە لەوێ مانگانە هەر سێکتەرێک کۆبوونەوەی خۆی ئەکرێت لەم سێکتەرانە سەرجەم ڕێکخراوە ناوخۆیی و نێودەوڵەتەکان بەشداریەکەن کە هەریەکەیان بەرپرسیارەتییان هەیە هەریکیان سێکتەرێکیان لە ئەستۆدایە کە بە دوواداچوونیان بۆ ئەکرێ تەنسیق و هەمانگیان لەگەڵا ئەکرێ بۆ دابینکردنی دژێوی و پێداویستیەکانی ئاوارەکان. زۆر جار حکوومەتی عراق لە حکوومەتی هەرێمی کوردستان بگورە باسی وەزارەتی کۆچکۆچبەرانی عراق نەکرد ئەوانیش کە فەرعیەکیان هەیە لە سلێمانی ئەوانیش بەشێک لەو بەرپرسیارەتیانیان لە ئەسوایە کە بۆ دابینکردنی هەندێک پێداویستی بۆ نمونە لە هاوینام و بەڕی دەدابێتکردن و هەندێک پێداویستی تر لە زستانە سۆباونەوت و بەشێک لە پێداویستیەکانی تر بۆ بە شێوەیەکی مانگانەش خۆراک و پاکەرەوە هێنن بۆ ئاوارەکان ئەویش بەشێک لەو بەرپرسیارەتیان لە ئەسوایە کە ئەمان نوێنەری وەزارەتی کۆچکۆچبەرانی عێراقن لە سلێمانی بە تەنسیق لەگەڵ نووسینگەی هەمانگی قەیرانەکانی سلێمانی ئەوانیش بەشێک لەو پێداویستیانی کە هەیە ئەیگرنە ئەستە و دابینیان. کاکتاق زۆر جار لە گفتوگۆکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقی دەبیستین لە زاری بەرپرسە کوردەکانەوە لەوەی باز لەوە دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی ئەوەندە ئاوارەی عراقی لە خۆ بگرێت. ئایا هیچ بودجەیەکی تایبەت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان ئیدی لە پارێزگاوە بێت یا لە وەزارەتە تایبەتمەندەکانەوە بێت بۆ ئاوارەکان تەرخان دەکرێت یا تەرخان کراوە؟ بمبوونەمە بەستەوەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابین کرا بەڵێ وەکو بودجەیەکی خزمەتگوزاری ئێمە ئاو کارەبا دابینکردنی زەوی و هەروەها خزمەتگوزاریەکانی پاکردنەوەی کەمپەکان و دابینکردنی ئەمنیەت و کاروبارە ئیداریەکانەوە هەموو لە سوی حکوومەتایە بەڵێ ئەو بودجانە هەن بەڵام ئەوە بودجەیەک نییە کە بودجەیەکی تشکیلی بێ لە بەردەسا و ئەوە بکرێت ئەو جیهەتانن کە ئەم خزمەتگوزاریانیان دابین کردەوە. ڕۆڵی یونسکۆ لەم بینەیە چۆنە بۆ هاوکاریکردن هەم هاوکاریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان هەم بە تایبەتی ڕاستەخۆ لەگەڵ ئاوارەکاندا؟ بمبورە یونسکۆت فەرموون؟ بەڵە بەڵە یونسکۆ تایبەت نییە بە کەمپەکان ئەگەر مەبەستی یونسێف بێ یونسێف لە چەند سێکتەرێکە یونسێف لە چەند سێکتەرێکە کاری کردو لە ماوەی ڕابردوو لە ئێستێشەکە بەردەوامە سێکتەری پاراستنی ژنانیان هەیە سێکتەری خوێندن و سێکتەری ئاوەڕۆیان هەیە لەم سێکتەران و سێکتەری پاراستنی مناڵیان هەیە لە ماوەی ڕابردووە بە بودجەیەکی زۆر باشە و خزمەتی زۆر باشیان کردووە بەڵام لەم ساڵانی دواییە لە سێکتەری بەتایبەتی لە سێکتەری پاراستنی ژنان لە سێکتەری ئاوەڕۆ ئینسیحابیان کردووە بەڵام لە سێکتەری پاراستنی مناڵ کە ڕێکخراوی تریان هەیە هاوبەشیان هەیە کاریان بۆ ئەوکە و لە سێکتەری خوێندنیشە ئەوە هەمانگیان هەیە لەگەڵ پەروەردەی سلێمانی ساڵانە قرتاسی و پێداویستەکانی خوێندکاران دابینەکەن و ساڵی ڕابردوو شەسان بە تعمیرکردنەوەی خوێندنگاکان. زۆر باشە کەواتە چارەنووسی ئەم ئاوارانە بەگشتی چی لێدێەوە کەی دەگەڕێنەوە بۆ شوێن و زێدی خۆیان؟ بەڵێ ئەوەی کە ڕێنماییە وەکو تاوەکو ئێستا هیچ ڕێنماییەکی بەو شێوەن لە بەردەسان نییە کە ئاوارە ناچێت بکرێ بەگەڕانەوە
و هەتا ئەو دقەی تاوکو ئەم دقەی ڕێنمایەکان بۆ شوەیە کە ئاوارە هەتاوەکو لێرە بێ ماڵی خۆیەتی خزمەتکردنی لە ئەستۆی ئێمە دابینکردنی ئەمنیەت و پاراستنی ژیانی لە ئەستۆی ئێمەیە و هەماهەنگی بەردەوامیش هەیە بۆی کە بەردەوام خزمەت گوزاریەکانیان بۆ دابین بکرێت لەبەرەوە هیچ شتێکی لەبارەوە نییە کە بڵێن ئاوارە ڕۆژێ لە ڕۆژان ناچار بکرێ بەگەڕانەوە لەبەرەوە ئێمە بەردەوام لە خزمەتیانە. ینی بە ئەوەندەی کەەوە تێکەڵیتان کردووە ژیانی ئێرە و ئاوارەکەیان پێ خۆشترە و پێ باشترە تاو کاتێک کە بگەڕێنەوە ناو زێدی خۆیان؟ ئەلبەتە هەموو باروگوزەرانێک بەسەر هەر ئینسانی کاتە سلبێت و ئیجابێتی خۆی هەیە ئەو سلبێتی کە ئەوان لە کاتی ئاوارە بوو نبینیانە سلبێتی ئەوە بووە کە ئەمان بارودۆخی ژیانیان لەوێ لەبەرەوەی کە سەرچاوی ژیانیان کشت و کاڵ بووە بارودۆخێکی ئابووری زۆر باشیان هەبووە لێرە ئەو بارودۆخیان نییە بۆ ڕادێ نییە داهاتێکی زۆر باشیان هەبوو ساڵانە بەڵام ئەوەی کە لێرە ڕێزیان لێگیراوە بە تایبەتی مۆزوعی خانمان ئافرەتان کە مافە یاسایەکانیان پاراستنی ئەمن و ژیانیان ئەمانە سوودی زۆریان لێ بینیوە بەشێکیان ئەو خەڵکانی کە تاوپۆیسە کاریان نەکردووە دەوراتیان پێبینراوە خراونەتە سەر ژیانێکی تقریبا تا ئێستا ژیانێکی سابتی هەیە و بەشێکیش لەوانەی کە ئەو مناڵانەی لێرە لەدایک بوون ئێمە مناڵ هەیە لە کەمپەکانەکە لەدایک بوو ئێستا تەمەنی 6 ساڵە ئێستا لێرە کوردی تەواو فێر بووە ئەمە واکە لە مستەقبەلە ئینشاڵڵا پرسێک هەیە کە زۆر باسوخواسی لەسەر دەکرێت لەوەی کە ژن و ژنخوازی کەمپەکان لەگەڵ خەڵکی خۆمان لە دەرەوە بە تایبەتی زیاتر ئەوان هەڵبەتە ژن دەدەنە کوردەکان ئەم پرسە چۆنەوە تا چۆن لە ڕێگە پێدراوە؟ بەڵێ شتێکی زۆر ئاساییە ئەو پرسە هەر لە بیدایەتی دروستبوونی کەمپەکانەوە و هاتنی ئەم ئاوارە بەڕێزانە مۆزوعی ژن و ژنخوازی هەبوو کە حەزمان کردو لە ڕووی کۆمەڵایەتی و ئێمە نزیکە بین لە ڕووی عرف و عادات و تەقالیدەوە ئێمە نزیک بووینەتەوە لە یەکتری بە تەواوی ئەمە وای کردووە کە خۆشەویستیەک و برایەتێک لە نێوان هیچ ئامارێکەیە لە بەردەستانەکانە دروستوە. بەڵێ هیچ ئامارێکەیە لە بەردەستا؟ ئاماری بەردەستمان نییە بەڵام زیاد لە دەخێزان کە دروست بووە لە ناو کەمپەکانە لەگەڵ دەرەوەی کەمپەکانیان لێ خەڵکی خانەخوێ باش مەرجنیە و ئەو کەسە لە ناو عەرەبە تابوو بێ ئەڵبەتە لە سلێمانی لە دەوروبەر خەڵکە هاتوون ژیانی هاوسەرگیریان پێگەێناوە و ژیانێکی ئاسایی بەسەرەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک تارێک ئەحمەد حەمەلە و لە پرسیاوی کەمپی ئاوارەکانی عەربەت سپاس بۆی کە لە ناو کەمپەکەەوە لە عەربەتەوە لەگەڵمانە بوویت. ئازان و خۆشەویستان بەرگەوابەتەکانی پەیامی ڕۆژیان ڕۆژمان بەم شێوازە پێشکەشکردن بۆ هیوای کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت زۆر سپاس بۆ بینەریتان تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی نوێ دیکە بەخوای گەڕۆ مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.